السلام عليكم خۆشەویستانم. وەڵا پێشەوەی باسیەوە بکەین نەخۆشی هەناویەکان چۆنن بۆ ڕۆژوگرتن. بەڕاستی جێی ئەسەفە کە هەرێکی ئێستا لە شوێنی خۆی وای لێ هاتووە فتوایە لەسەرەوەی بە ڕۆژوو مەبە و تووامەوە. ڕۆژانە چەنەها نەخۆشیە بۆ لامان کە هیچ سەبەبێکی عیلمی نییە لایەن دکتۆرێکە و پێی وتراوەکە بە ڕۆژوو مەبە. بەڕاستی جێی داخە، یعنی من نەخۆشە بووە هاتووە لە دکتۆر 2 ساڵە من گێژبوونم لەگەڵای توانە بە ڕۆژوومەوە. من 2 ساڵە بە ڕۆژوو نیم. ئەنواع نەخۆش هاتووە وەڵا دکتۆر من شەقیقەم هەیە و توانە بە ڕۆژوومەوە. یعنی ئەبێ بزانین ئێمە چ دکتۆرێ پێت ئەڵێ بە ڕۆژوو بەیان نا. وەکو لایەنی هەناوی زۆر زۆر قورسە کە تۆ بە یەکی هەڵەی بە ڕۆژوو مەبە. بەڕاستی ئەتوانم بڵێم کە ئەو حاڵەتانی تۆ پێویستەکان لە سەریان بە ڕۆژوو نەبێ زۆر زۆر کەمن. ئێمە وەکو ڕێنمایی خۆمان بۆ نەخۆشکەیەتە لامان وەکو لایەنی هەناوی. قسەی یەکەمم لەگەڵ خەڵکە ئەمەیە تکایە کەم بخۆ. هەر نەخۆشیەکی هەیە باتنیەکانە بە زەخت و شەکرە و چیەوە تکایە کەم بخۆ. باشە کە ئەمە قسەی یەکەمی من بێ لەلایەنە سەحیەکەوە چۆن بتوانم بە خەڵک بڵێم بە ڕۆژوو مەبە، کە بەداخەوە ئەمە زۆر زۆر لە وڵاتی ئێمە بێ. بۆیە قسەی یەکەمم بۆ خەڵک ئەوەیە تکایە ئەو کەسەی کە لە وڵاتی ئێمە بەداخەواڵم پێت ئەڵێ بە ڕۆژوو مەبە ئەبێ کەسێ بێ خۆی هەر هیچ نەبێ بە ڕۆژوو ببێ. یعنی ئەم تێبگا لەوەی کە ئەمە لایەنێکی شەرعیە و ضروریە بۆ تۆ، نەک بە شتێکی کلاوات تێبگا خۆی بە ڕۆژوو نییە لە وەزعەکە تێناگە هەر کەس دێتە بەردەستی بە ڕۆژوومەوە. زۆرم بینیوە ڕۆژانەیەتەوە بۆلام خەڵک لەسەر هیچ سەبەبێکی عیلمی نییە پێی وتراوە بە ڕۆژوو مەبە. یعنی من ئەوتێ مەسەلەن شەقیقە چەنە نەخۆشی شەقیقە هاتوو بەلای منەڵێ توانە بە ڕۆژوو مەبە. کاکە من خۆم شەقیقەم هەیە لە 18 ساڵی ئەخیرە، لە 18 ڕەمەزانی ئەخیرە یەک جار سەرێشەم بۆ هاتوو. ئەکرێ من بڵێم 18 ڕەمەزان ناگرم لەبەر یەک ڕۆژ سەرێشەم بۆ نهاتوو. ئیجا خۆ مەسەلەن لایەنێکی وەکو شەقیقە کە چەند خەڵکی وای لێ هاتووە لەسەری بە ڕۆژوو نابێ، سەبەب زۆرە کە دیاری ئەکرێ ئەمە و ئەمە و ئەمە هەتا 20 سەبەب دیاریەکەی کە ئەمانە احتیمالە شەقیقەکەت بۆ بێنن. یەکێک لەوانە برسێتیە. ئێوە احتیمالیشە بە 10 ڕەمەزان جارێک سەرێشەیەکت بۆ نەیە. ئەمە ناکرێ ئەوەی هەو سەرێشەیەش توانی بە حەبێک کۆنتترۆلیکەی بە دەرزیە کۆنتترۆلیکەی ناکرێت لەسەر ئەمە واوکەی لە خەڵک بە ڕۆژوو نەبێ. بۆ ئەوی زۆر کات نەگرم بەڕاستی چەند شتێک هەیە و زۆر باوە و خەڵک زۆر قسەی لەسەرە. لەوانە شەکرە و زەخت. نەخۆشی شەکرە دوونەوە. نوعی یەکمان هەیە ئەوەی بە شکڵ عامەکە و نوعی دوومان هەیە. نوعی یەک ئەوانە کە زیاتر لە مناڵیای گرن، ئەم نەخۆشانە ڕاستەوخۆ ئەکرێنە سەر ئەنسۆلین لەبەری پەنکریاسیان ئیش ناکە. ئەمە ئەبێ سێژەمە خواردنێکی ڕێکیان هەبێ و ئەبێ دەرزیەکە پێش خواردن وەرگێ، ئەمانە بە ڕۆژوو نابن. نوعی یەک کە کەمترین جۆری شەکرێ. شەکرەی نوعی دوو ئەمە کارەساتە گەورەکەیە کە زۆربەی خەڵکیان وا تێگەیاند وەڵا شەکرە دەیە بە ڕۆژوومەوە. یەکێک لە چارەسەری نەخۆشی شەکرەی نوعی دوو نەخواردنە، کە من بەڕاستی یعنی کەمێک حەق بەخۆم ئەم لە هەنێ جار لە هەنێشتی گایدلاینی شادەرچم کە لە لایەنێکی ترەوە بۆمان هاتووە کە وەکو ڕۆتینێکی حیات ڕۆژوو وەرگیراوە. یعنی لە هەنێ شوێنە هەنێ لیڤڵ دانرێ بۆ ڕۆژووگرتن کەوەی ئێمە لە بینینی هەزارەها نەخۆشی شەکرە بینیومانە زۆر لەو لیڤڵە بەرزترە و بە ڕۆژوش بووە و ڕەمەزان بووە بۆی شەکرەکەی باشتر کۆنتترۆڵ بێ. لەبەرەوە بەڕێزانم شەکرەی نەوعی دوو زۆر زۆر قورسە کە بەی شێوتێ بە ڕۆژوو مەبە. حاڵەتەکان زۆر زۆر دەگمەنن. بەم هەموو نەخۆشی کە من بینیومە هەتا ئێستا لەم 5 مانگەی ئەخیرە بە یەک کەسم وتووە بە ڕۆژوو مەبە. ئەویش هەتا نیوەی ڕەمەزان. نیوەی ڕەمەزان عیلاجەکانی ئەگۆڕین و بە متابعەکردن. باش کەسێک کە لی دڵنیانیت ئەتوانی متابعەی بۆ دانی لە بەیانیان و لە عەسران فەحسی بۆ دانی
ئەگەر شەکری پێش ڕەمەزانیشی زۆر بەرز بوو بێ هەر توانێ بە ڕۆژوو بێ و بەڕاستی ئەوانەی کە نەوعی دووشن یعنی وەکو وتم ئێمە هەنێ جار تۆزێ ڕۆینە سەر و ینی حەقێکی کەمەین بە خۆمان هەنێ جار لە سەر و گایدلاینەوە هەنێ شت بکەین ئەوانەی کە ئینسولین بەکارێنن بەیزەڵ یعنی ئەوانەی شەوانە ئینسولینێکی خابت بەکارێنن بە چاودێریکردنی شەکرە و لە ڕۆژانەیە بەڵێ بە حەزەرەوە ئەتوانێت بە ڕۆژوو بێ و بگرە زۆریش ئیسفادەی پێگەینێ یەکێکی تر لەوانەی کە هەیە زەختە و بەرزی فشاری خوێن کە نازانم لە مەشە زۆر کرا وەڵام من زەختم هەیە نابێ بە ڕۆژوم زەخت خۆی یەکێک لەوانەی کە تۆ عیلاجێکی ئەوەیە کەم خۆریەکەی وەزنی دابەزێنی نایاڵیشتی سوێر بخوا لەبەرەوە چۆن ئەکرێ تۆ یەکێ زەختی هەیە پێی بڵێ بە ڕۆژومەوە لە کاتێکا خۆی لاینێکی چارەسەرە بۆ نەخۆشەکە ئەمێنێتەوە سەر هەنی حاڵەتی تر کە لە بڵین لە نەخۆشیەکانە ڕوئەیە لە هەناویەکانە بوونی لەرز و تاو بوونی گیانێشە و بوونی سەرێشە بەڕاستی ئەمانەیەکیان ئەوە نییە یەکێ بڵێ لەسەری بە ڕۆژوو نابم ئەڵڵاهومە حاڵەتەکەی زۆر قورس بێ کە ئیتر وای لێ بکات تاو ناڕەحەتی بکات ئەو کاتە نەک یعنی بیکا بە ڕۆتین ئەو کاتە دکتۆرێک بیبینێت و بۆ ڕۆژێک یاندوان نێڵێ بە ڕۆژوو بێ لەبەرەوە قسەی ئەخیرم تکایە ڕۆژوگرتن یعنی ئەرکێکە و زۆر قورسە بڕیاردان لەسەری و تکایە ئەوەشی کە ئەوێ بڕیار وەرگێ لە کەسێکی وەرگێ کە لی ڕاببینێ ئەم کەسە مەسەلەن یا خۆی بە ڕۆژوو ئەبێ یا ئەوە تا گوێ بە نەفسێتی ئەم نەخۆشایە کە ڕۆژوو لای ئەو پیرۆزە ئەبێ بە ڕۆژوو بێ لەبەرەوە هەموو کەس ناتوانێت فتوای ڕۆژوو نەبوون بە خەڵک کە ئەڵێم هەموو کەس هەموو دکتۆرێک بەڕاستی لە ئێستایە لە وڵاتی ئێمەیان ناتوانێت فتوایەوە با بەسەر خەڵکاکە بە ڕۆژوو دەبێت. السلام علیکم.